ساڵی 93 کۆمەڵێک کەسایەتی تیرۆرکران کەسایەتی دیاری حزبی و ئەوە بوون لە هەر حزبەیەکەیان هەڵدەبژارد تیرۆریان دەکرد. ئامانجەکەش زیاتر لەوە بوو ترس تۆقان دروست بکەن، بادینان تەسفیە بکەن، جم و جۆڵی هیچ تێدا نەهێڵن. سەرقافلەی ئەوەش ڕەئوف کامل ئاکرەی ویست کە وەک سەرۆکیان سکرتێری کەسی یەکەمی ڕێکخراوی تێکۆشانی وەزەرانی کوردستان بوو. ئێمەمان دەزانین کە بەس لەو درا بدایەت، بەڵام دوای ئەوە دیتمان لە ئەبوو نەزیر درا، دوای ئەوە دیتمان لە ڕێناسی زەحمەتکێش درا، نەزیر عومەر درا، یوسف تۆما شابۆ وەبزانم پەرلەمانتارێکی ئاشور پەرلەمانتار بوو تیرۆرکرا. هەر پێنجیان لە ماوەی 5 مانگە تیرۆرکرا. بەوەش یعنی پیشانیاندا کە بادیان تەواو تەسفیە دەکرێ و نابی هیچ مزۆڵێکی هەبێ و ترس تۆقانێکی زۆر یعنی ئەوانەیان تیرۆرکرد خەڵکیشیان پێترسان. بەڵام دەبی بڵێن یعنی لە نۆتیەکەوە شتانەوە بەر لە هەندێک چەندین کادیری تری خەڵک ئەوە بوو لەوانە برای کاک مەکی ئامێدی کە لە پارتی ئازادی کوردستان بوو لەگەمی تەنسیق تیرۆرکرا بە پێی زانیاریەکان، یعنی هەر لە نۆتیەکەوە تاوەکو 2000 نزیک تا ئێستا 400 کەس تیرۆرکرا لە بادینان و بەدەیان ژنیش تیرۆرکرایە تۆمەتی بێخڵە. ئەو ژنانێک کە لە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەەر بوون ژنەکانیان دەبرد دەستێژیان دەکردە سەر ئەو تیرۆریان دەکرد. بۆی هەموو تیرۆران لە بادینان کرا کە تیرۆرەکان نابینرێتەوە بێگومان پارتیە. ئەگەنا ینی هەرێک لەوانە تەمەنی گەیشتە لە 29 ساڵ و ئەوانە هەیە. هێزێک پێ ئەو نەبێت بە دواتچوون دەکا کۆمەڵێک خەڵک دەگرێ با یەک کادیری پارتی لە منتقەیە تیرۆر بکرێ بزانە کو دەبیندرێتەوە. بەنمونە لە هەولێر فڕانسوا حەدەیەوی تیرۆرکرا بە 48 ساعات زانیان چێ و چێنی و کۆمەڵە کەسیشیان دەستگیر کرد. بەڵام هەر لەو هەولێرەی هەر لەو بادینانەی هەر لە سلێمانەی هەر یەکێک نەدیکرایەوە ئەو پارتیانە چێتیە گومان هەڵ ناگرێت لەوە. ئەگەر هەر حزبێش کە تیرۆری کرد بەنمونە ئیسلامیا بەنمونە دەڵێ یان هێزەشکەی ئەو سەردەمە بێگومان دەیان کرد. بەڵام کۆی ئەوانە بەخۆی ئەوی پارتی بوون یەک و دوو سێش نییە، یعنی بڵێ یەک قڵە و حاڵەتەکەی وەکو ئۆڵف فاڵمەیە لە سوید شوێن بزرە و قورسە و دۆزینەوەی وتم مەبادنیان بە 400 کەسە. و ئەوەی ئەگەر کاک ڕەئوف و ئەبوو نەسیر ڕێناسی هەر بە ڕۆژی ڕووناک پارتی بەهێست و سەبارەگاکەی و هەر بە ڕۆژی ڕووناکردیان دوو یعنی وەکو گوتم لەسەر بۆ سەردەشت و کاوە و ئیداد و هیچی چێک لەوانە بەڵگە یەک لاکەرەوە نییە. بەڵام هاوکشەکان جدانەت بۆ خۆت دەزانی یعنی ئێستاکە کۆمەڵێک دوکۆمنت دەکەویتە بەردەست وەکو نووسینەکانی شەید سەردەشت یان ئەوتەوەکی کاوە گەرمیانی ئەو تۆمارە دەنجە دەبێ ئەو شەی دویدات کە مەسەن پێشتر هەڕەشە هەبووە و لەسەری سەدەمەش کە جدایە بەرە هەموو ڕووداوە سیاسی تیرۆ سیاسیەکانەوە. ئەبوو نەسیر یەکێک لە قوربانیەکانی ئەو بوو. ئەو دەمی ئەو گومانە زۆر هەبووە پێی ئەو بە دواتچوونانەی ئێمە هەندێک ئەو هاوڕێیانەی کە ئەوە بووە لە بادینان ئیشان کردیا وەک لەو ڕاپۆرتی بڵاومان کردیتەوە وەختی خۆی ئێمە یعنی کابرایەک بانجی کردیە بردیتی بەس دوای ئەو کابرایە بە خۆی هەڵە نەبم بۆتە پارتی واحید کۆفلی گومە 50 تۆمەت لە واحید کۆفلی درێژ دەکرێت کە ئەو ئەندامە پەرلەمانەی ئاشوریەکانی تیرۆر کرد تا سقە لە حزبی بەعس دروست بکات و دوای ئەو دەگەڕێتەوە. جا هەموو گومانەکان نەک لە ئەبوو نەسیر لە پارتیە، هەموو تیرۆرانن بادینان ئاماشەوە هەموو تیرۆرانەی گەرمیان و سلێمانیش گومان لە پارتیە دەڤەری 100 هەرێکە کە نەگیرە لەو 20 ساڵەی بە دواتچوونیان نەکردیە. کاک بۆتان کێشەکە لەوەدا ینی پۆلیسیش بە دواتچوون نەکردیە، محکەمە هیچی نەکردی. ئەوە باشترین بەڵگەیە لەسەریان.
ئەو کات بەعز هەوڵی دەدا لە هەولێرش کۆمەڵە کەستی هێوشکرا لە بدایەتی ڕاپەڕێن بەعز هەوڵی دەدا جەوی ترس تۆقان دروست بکە و چالاکیەکانی حزبی باس بووە ئەو خەڵکانەیان تیرۆ دەکرد کە ئۆپۆزیسیۆن و کەسایەتی دیار بوون بەڵام من دەمەوێت فێ بڵێم لەسەر ئەوەی ئەبوو نەسیر ئەوە حتا ئەو وحید کۆڤریە بەخۆی RPG لە ئەوە داوە بارەگای پارتی داوە هەتا وەکو پارتی ئەو دەمی تەقەل لە لقی یەکی پارتیش کرایە تا بڵێن ئەوە هەر حزبەکانی ترنێوەڵکو لە پارتیشە بەڵام دوای ئەوە دەرکەوت پاش ماوەیەک وحید کۆڤری دەچێتە ئەوە مووسڵ تاوەکو هەموو ئەو ئامانجە لە هەندێک بوو سیقەیەک دروست بکە لای حزبی بەعز دوای ئەوە دێتەوە برای یەشێک لەو کەسانە جوونکاری لەگە ماڵی بارزانی هەبوو ماڵی ئەرشە زێباریەکان لە خێڵی عشێت زێباری ئەو دەکوژە و دێتەوە دەوەکو پلەی باڵاشی دەدرێت یعنی هەر ئەو کات کۆمەڵێک مەفرەزە هەبوونە یەشێک لەوانە وحید کۆڤری هەر ئەو کات ئێمە کاکە و فوارشەی پەنجەی تاوان دەبوو ئەوانە درێژ دەکرا بەڵام تەقەل لە لقی دوو لقی یەک کە کرابوو هەر هەمووی سیناریۆ بوون بێگومان پارتی بەعز لەوە بوون بەعز زۆر کەسیان لە هەولێرە شەید کرد